بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ تاران دەکەین کە بە سەردانێکی فەرمی ئەمڕۆ گەشتۆتە تاران و بڕێ لەگەڵ بەرپرسانی باڵای ئێران کۆبێتەوە. چەند پرسێک تاوتوێ دەکرێت لەوانە پرسی ڕێکەوتنی ئەمنی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، هەروە پەیوەندیەکانی هەرێم و ئێران، پەیوەندەکانی پارتی و ئێران و هەندێک سەرچاوە باز لەوەش دەکەن کە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش باز بکرێت و دوای گەڕانەوەی چارە نووسەکەی یەکلا بکرێتەوە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ، هەروە لە هەولێرە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاگەنوەر بەخێربێن. گەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری هەرە سەرەکی سەردانەکەی نێچیروان بارزانی بۆ ئێران چییە؟ بۆ پەیوەندی بە چیەوەی؟ زۆر سپاس بۆ جەنابەت، بۆ تەلەڤیزیۆنی پەیام، بۆ دکتۆر ئەحمەدیش. لە ڕاستیە بە دوای دەست بەکاربوونی ڕئیسی ئەمە دووهەم سەردانی بەڕێز جەنابی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ ئێران کاتە بە سەردانێک بەشداری کرد لەو مەراسیمەیەوە. ئەم سەردانەش هاوکاتە لەگەڵ ماوەیەکی زۆر بەسەر تێپەڕبوونی گژی و ئاڵۆزیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران، با بڵێم پارتی دیموکراتی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران، بۆەوەی کە دووجار بردومانی دوو ماڵی سەرمایهداری کردووە کە هەردووچان نزیک بوون لە پارتی دیموکراتی کوردستانەوە و پارتی دیموکراتی کوردستان نیگەرانی دەربڕیوە و ئێران پەنجەی تۆمەتی بەبوونی بنکەوەی موسادی ئیسرائیلی لەو شوێنانە ڕاکێشا لەو پەلامارانە و دوجار هەشت جار هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی هەولێر و دە جاریش هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی هەریر لەلایەن هێزەکانی ئەوەی کە بە ناو مقاومە ئیسلامیە، بەڵام ئەوانە هەمووی پەیوەندی هەیە بە ملانیەکانی نێوان ئێران و واشنتۆنەوە. بۆیە ئەو یعنی کێروی خراپی پەیوەندیەکانی نێوان هەرێم و تارانیا با بڵێم پارتی دیموکراتی کوردستان و ئێران زۆر پەیوەندێکی خراپ بوو. بۆیە ئەم سەردانە لە هەلومەرجێکە بەڕێوەچێ لە هەلومەرجێکە بازەکرێکە چەند پرسی گرنگ هەیە پێم وایە لە ئەجێندای فایلەکەی بەڕێز نێچیروان بارزانیایە کە پێویستی بە تەوزیح و ڕوونکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران و هاوکاری کۆماری ئیسلامی ئێران هەیە بۆ دەربازبوونی هەرێمی کوردستان و بەغدا یا هەولێر و بەغالە و قێرانی کە هەیەە. یەکێکیان مەسلەی پرسی هەڵبژاردنەکانی دەی حوزەیرانە کە لە دەرەنجامیەوە ناڕزایەتیانەی پارتی دیموکراتی کوردستان هەیە بۆی کە بایکۆتی هەڵبژاردنەکانەکە بەشداری ناکە، قەیرانێک دروست بووە لە نێوانی کێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان و لە لایەکتریشەوە لە نێوان هەولێر و بەغا و وڵاتانی منتەقەکە وەزایدان ئەمریکاش دەخالەتیایە. نێچیروان بارزانی لەم بارەوە پێویستی بەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران وەکو وڵاتێک کە هەژمون و هەیمەنەی هەیە لە بەغدا و بەشێکی زۆر لە هێزە سیاسی شیعەکان دۆستی تارانن دەخالەت بکە بەوەی کە ئەم کێشەیە حەل بکە لە کاتێکە ئەو وەکو سەرۆکی هەرێم ئیمزای ئەوەی کردووە کە ئەو هەڵبژاردنە بکرێت، بەڵام ئێستا لە ژێر فشاری پارتی دیموکراتی کوردستان پێویستی بەوەیە کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێت بۆی پارتی دیموکراتی کوردستان بەشداری بکە. ئەمە یەکێکە لەو کەیسانە کە ئەوەندەی من بزانم لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز محەممەد شێع ئاسۆدانی و لەگەڵ تەکەتولەکان تا ڕادەیەکی زۆر چۆتە پێش کام هەڵبژاردنە دوا بخرێ و پەیوەندی ماوە بۆ ئۆکەی تارانەوە. خاڵێکی گرنگە کە نێچیروان بارزانی لەم بارەیەوە ڕوونکردنەوەی ئەوێ و پشتیوانی ئەوێ. خاڵی دووهەمی پەیوەندی هەیە بەو گومانانەی کە وەکوتم لای پارتی دیموکراتی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و کە بەردەوام کۆماری ئیسلامی ئێران پێی وایە بنکەی هەواڵگری دەستگاکانی ئیسرائیل لە منتەقەکە هەیە. لەم بارەیەوە پێم وایە ئەیانەوێت تەوزیحیان بۆ بدەن، بەڵام ئەمە پەیوەندی هەیە بۆی کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەرە داوای چۆڵکردن یان نەهێشتنیا دوورکەوتنەوەی ئەو پەیوەندیانەکە بە نەزەری من ئەوە خاڵێکی گرنگە. خاڵێکی تر جگە لە کەیسی هەڵبژاردنەکانی ئەو قەیرانانی کە تووشی پرسی هەڵبژاردن بۆ تۆ لاری کوردستان لە دوای ئەو بڕیارانەی دادگای پاریس بە ڕاگررتنی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستان لە هەرێمەوە بۆ تورکیا
پرسی نردنی ئەمە قەیرانەکانی نێوان بەغدا هۆلێ وردە سەری کێشا بۆ بەشداری بۆ چەند بڕیاری دادگای فیدراڵی بە زەرەری هەرێمی کوردستان و بنبەستگەیشتنی پەیوەندی دیبلۆماسیەکان و پەیوەندی سیاسی و ئابوووریەکان هوانێکە فشارێکی زۆر لەم بارەیە کەوتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و ئێشتاش دادگای فیدراڵی هێستا لەسەر ئەو بڕیارانەی بەردەوام بە تایبەتی لە کەیسی موچە نێچیروان بارزانی وەکو سەرۆیەکی هەرێمی کوردستان وەکو کەسایەتیە کە لەم دووجار لە ماوەی ئەم ماوەیە سەردانی بەقای کردووەوە پێشتریش بەڕێز ئەردۆگانی بینیوەوە ئێستاش بۆ ئێران پێویستی بەوەیە کە ئەو گرژی و ئاڵۆژیانە کێوی قەیرانەکانی نێوان بەغدا هەولێر ئارام بکاتەوە بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران لەم بارەیەوە دیسان دەخالەت بکە و قەیرانەکان کۆتایی پێ بە تایبەتی قەیرانی بوجە و موچەی هەرێمی کوردستان ئەمانە بە نەزەری من ئەمانەوە خاڵێکی تری گرنگ کە پێچێ نێچیروان بارزانی لەم سەردانەیە باسی بکە بەرچاوڕوونی کۆماری ئیسلامی ئێرانی ئێوە سەبارەت بە کەیسی پارتی کرێکەکانی کوردستان بە تایبەتی لە دوای سەردانە باڵاکەی ئەردۆگان و دە لە کاربەدەستانی حکوومەتەکەی و سەردانی پێشتری وەزیری بەرگری و وەزیری دەرەوە و دەستگای میر بۆ بەغاو بۆ هەرێمی کوردستان کە پێچێت لە مانگی داهاتووە شەڕێکی قورس لە نێوان پارتی کرێکەکانی کوردستان و حکوومەتی تووشیان ڕووبا لەم بارەیەوە بە نەزەری من نێچیروان بارزانی پێویستی بۆ ئایا دەور و نەخشی کۆماری ئیسلامی ئێران لەم بابەتە چێ بێ دوای دێمە خزمەت سەرەوەی ئایا ئێرانیەکان چۆن لە هەڵبژاردن و موچە و بوجە دەتوانین یارمەتی نێچیروان بارزانی بدەن دێمە خزمەتت کاکتۆر سوپاسی ئامادەبوونی جەنابشت دەکەین دەمانوێت سەرنجی بەڕێزش بزان لەسەر سەردانەکە و ئایا بڵین دوای ئەم سەردانە بە تایبەت کە پەیوەندیەکانی پارتی و ئێران ڕووی ئاڵۆزی کردبوو لە دوای ریفراندۆم لە دوای بەشداریکردنی پارتی لە حکوومەتی سێقۆڵی کە دواتر بڵین لەگەڵ موختەرا سەدر و پاشان بردومانکردنی هەولێر هەم لە 2022 لە مانگی سێ هەم لە مانگیەکی 2024 دەبێتە سەرەتایەک بۆی کە پەیوەندیەکانی پارتی و ئێران باشتر بکرێنەوە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی مەهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ میوانەکەتەوە بۆ بینەرانی بەڕێز ئەڵبەتە دیارە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران پەیوەندێکی دێرینە گەڕێتەوە بۆ ساڵانی دەستپێکردنی شۆڕشی ئێران لە ساڵی 1970 و دواتر وەستانی هێزە کوردیەکان لەگەڵ ئێران لە دژی ڕژێمی بەعسی عەفلەقی و دوای ڕووخانی ڕژەمی سەدام حوسێنیش لە ساڵی 2023 دیسان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئێران پەیوەندی باش بوونە و لەگەڵ دروستبوونی دەوڵەتی نوێی عێراقیە ئێران هۆکار بووە بۆ ئەوی کە هێزە کوردیەکان لەگەڵ هێزە شیعەکان بە تایبەتی کە پەیوەندێکی دێرینیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەبووە بتوانن پێکەوە ئەو حکوومەتە تەشکیل بکەن. دیارە لە ڕاستیدا ئێستا کۆمەڵێک مەلەفەیە کە لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوان ئێران کە پێویستی بە چارەسەرکردن وەکو کاک ئەنوەریش باسی کرد دوای ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا و لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان ئێرانیشە بە تایبەتی دوایی ئەو تۆمەتبارکردنانی ئێران بۆ هەرێمی کوردستان کە داڵدەی بنکە و بارەگاکانی مۆسادی ئیسرائیل لە هەرێمی کوردستانی دا و بۆ هۆیەوە کە چەند شوێنێک لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر وەردومان کرا ئەو بارگرژیانە ئەنەوێ بڕەوێنێتەوە ئێرانیش بەڕێز نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێم وەکو کەسایەتیەکی گونجاو ئەزانێ بۆ گفتوگۆکردن لەگەڵیدا بۆ چارەسەرکردنی ئەو گرژیانەی کە لە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا لەلایەک و لە نێوانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانیش لەلایەکی ترەوە هەیە. دیارە ئەم سەردانە لەو کاتەیە دێک کە ئەتوانی بڵێن ئەمە پێنجەم سەردانە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا کە سەرۆکی هەرێم بۆ ئێران ئەنجامیەدا وەکو سەرۆکی هەرێم. ئێستاش ئەم سەردانی دیارە وەکو سەرۆکایەتی هەرێم ئەنجام دراوە بۆ ئەعتیبارەی کە سەرۆکی هەرێم هەردوو جێگرەکانی کە لە دوو لایەنی سەرەکی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە بریتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەردوو جێگرەکەی کە شێخ جافەر و شێخ جافەر شێخ مستەفا و هەروەها مستەفای سەید قادر هاوڕێیەتی ئەکەن
و ئەو مەلەفانی کە بەڕێز کاگەنوێر ئاماژەی پێداتوانی بڵێن هەموو ئەو مەلەفانە لەوانەیە لە گفتوگۆکانیان لەگەڵ مەقاماتی ئێرانی و لەگەڵ بەرپرسانی ئێرانی تاوتویان بکەن. باشە بەس کاکتۆر ئەوەی کە باز دەکرێت داواکاری ئێرانیەکان کاگەنۆریش کەمێک ئاماژەی پێکرد بۆ نمونە لەبارە حیزبەکانی ڕۆژهەڵات داواکاری لە پارتی و هەم لە یەکێتی شەیە لەبارەی بنکەکانی مۆساد کە لە هەرێم نەمێنێ یاخود پەیوەندی پارتی و لەگەڵ ئیسرائیل و ئەوانە هەر نەبێ ینی داواکاریانە قورسن یاخود دەتوانرێت جێبەجێ بکرێت؟ لە ڕاستیدا ئەتوانی بڵێن ئەمەش یەشێکە لەو مەلەفانی کە لەوانەیە باز بکرێ وەکو حکوومەتی هەرێم و وەکو کۆماری ئیسلامی ئێران هەردوو تەڕەف کە سنوورێکی 600 کیلۆمەتریان لەگەڵ یەکا هەیە هەر کێشەیەکە بێ لە ناوچەکەیە پێویستە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگە و ئیتفاقیەتانەی کە لە نێوان حکوومەتی ئێرانی و حکوومەتی عراقی ئەنجام دراون چارەسەر بکرێن. دیارە ڕێکەوتنێکی ئەمنی هەیە لە نێوانی عێراق و لە نێوانی ئێران ناکراوە و هەرێمی کوردستانیش بەشێشێتی بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوانی هەردوو وڵات ئاکراوە بێگومان گفتوگۆکان لەوانێ لەو ڕۆژەوە ینی یەکێک لە تەوەرە سەرچیەکان بن کە گفتوگویان لەبارەوە بکرێ. دیارە هەرێم پێی وایە کە ئەو ڕێکەوتنان جێبەجێ کردووە بەڵام لەوانەیە هێشتا هەندێک مەترسی و مەخاویفی ئێرانی مابێ لەو بارەیەوە بێگومان ئەوانیش گفتوگۆی لەسەر ئەکەن و بەشێکیشی دیکە لەوانەیە مەسلەی ینی پەکەکە و ئەو گرژیانێکە لە سەر سنوورەکان هەیە چونکە خۆ دەزانی هەرێمی کوردستان ناوچەیەکی جوگرافی جیۆسیاسی گرنگە لە ناوچەکەیە کە کەوتوتە نێوانی عێراق و ئێران و تورکیا و سووریاوە بەو اعتیبارێکە کورد لەو وڵاتانە بوونی هەیە و منطقەیەکی جەبەلی زۆر هەیە کە بە درێژایی سنووری هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا سووریا پەکەکە لەو ناوچانە بوونی هەیە و گرژی و ئاڵۆزی هەیە و هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش لەو ناوچانە بوونیان هەیە. ئەو بابەتانە هەمووی ئەوکو مەلەفی ئەمنی ئەتوانی بڵێن بەشێکە بێت لە ئەجەندای سەرۆکی هەرێم و وەبدەیاوەرەکەی بۆ ئێران کە گفتوگویان لەبارەوە دەکرێت. سوپاس دەکەین کاکتۆر کاگەنوەر سەبارەت بە هەڵبژاردنەوەی کە باس لە یەکێک لە تەوەرەکان هەڵبژاردن بێ هەڵبژاردننی هەرێم ینی ڕەنگە خەڵک بپرسی چ پەیوەندی بێ ئێرانیەکانەوەیە یاخودەوان چۆن دەتوانن یارمەتی نێچیروان بارزانی بدەن کە خۆی ڕۆژی هەڵبژاردننی دیاریکە ئێستا دەبێت خۆشی بە ڕێکارێک بێت ئەگەر پارتی نایەوێت جارێکی ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێتەوە یاخود دوا بخرێت. لە ڕاستیە گاک حەکیم بەڕێز نێچیروان بارزانی وەکو کارکتەرێکی دیبلۆماسی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان لە منطقەیە ڕۆڵی گەورە بینێ واتوانم بڵم کارکتەری کردنەوەی گرێکوێرەی کێشەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەم وڵاتانە و بە تایبەتیش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە منوانەکانی نێوانی یەکێتی و پارتی ئەوەی کە جەنابیشی دەڵێ ڕاستە خۆی ئیمزای ئەم ڕێکەوتنی کرد ئەم پرسەی کردو ئەم مەرسومی کردووە بەڵام پارتی دیموکراتی کوردستان کە مخالیفە جۆرێک لە ئەحراجی بۆ بەڕێز نێچیروان بارزانی دروستەکە بۆیە بێگومان خاڵێکی گرنگە ئەوەیە کە نەک بە تەنها بەڕێز نێچیروان بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی و پارتی تەنانەت خودی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش دەزانێت کە هەژمون و هەیمەنی کۆماری ئیسلامی ئێران و تاران لەسەر بەغا و عێراق ئەوەندەیە کە هیچ پرسێکی سیاسی ئابووری و دیبلۆماسی لە عێراق بەڕێوە ناچێت بێ کۆماری ئیسلامی ئێرانەوە تەحسیل حاصڵەکە لە ماوەی ململانیەکانی چەند ساڵی ڕابردوو لە دوای ڕوخانی باسەوە ئەوە دەرکەوتەوە بۆیە کۆماری ئیسلامی ئێران ئەیەوێ دەخالەت بکە و ڕۆڵی ببینێ ڕۆڵی پۆزتیڤ ببینێ لەم کێشانە لە نێوان هەرێم و بەغداوە ئەوەشی نەشاردۆتەوە و بەردەوام هەوڵی داوە کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بە پرۆسەیەکی سیاسی و دیالۆگ بەڕێوە بچێت بەڵام وەکوتم گلەیی هەبووە ئەو گلەیانەی وەکو کارتی فشار بەکارهێناوە ئەوەی کە جەنابەت چ ڕیفراندۆ
چ مەسەلەی کەیسی موسادی ئیسرائیلی و چه ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆرتر ئەوانە گلەی لە پارتی دیموکراتی کوردستان کردووە لە زۆنەکەی ئەو بۆیە لە زایدنەوەی کە جەنابیش لە سەرەتای بەرنامەکەی باس کرد تێکدانی ماڵی شیعی لە هاوپەیمانی نێوان سەدر و حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان کۆماری ئیسلامی ئێران هێشتا ئەمە بیر نەچۆتەوە و نیگەرانە لەمە بۆ یەکێ لەم باسانە ئەوەیە کە هیچ هێزێکی کوردی نابێت دەخالە بکە لەوە بەس بۆی ڕوونتر بێت لای خەڵک ئێستا لەو سەدانەی بۆ بەغدانی سیروان بارزانی نەیتوانی ئەوە بەدەستبێن هەڵبژاردن دوا بخە اینجا چۆ ئێران دوای لێوێ گلا دەکرێتەوە کە هاتەوەی ڕوون دەبێتەوە پێم وایە لە عێراق ئەم پرسە تا ڕادەیەکی زۆر هێزەکان بە قەناعەت گەیشتون ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستانی شتەیدی بکە ئەم پرسی هەڵبژاردنە دوا بخرێەوە وەستاوە بەڕێی من وەستاوە لەسەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران چیەڵێ و چەند ئۆکەیەدا و لە بەرامبەریشە داواکانی چییە بە نظری من بۆ کارێکی ئاوا کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و یونامی و هەموو ئەمانە لەسەر خەتن هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بە نظری من دوایین قسە لەم بابەتەیە کۆماری ئیسلامی ئێرانێکە و بۆیە ئەم کەیسە زۆر گرنگەوە لە بەرامبەریش ئەوەی کە پێشتر وتم سیروان بارزانی داوای چیەکە لە کۆماری ئیسلامی ئێران و لە بەرامبەریش لە بەرامبەر هەموو ئەمانە کۆماری ئیسلامی ئێرانی چەند داوایەکی هەیە لێکیان داواکارەکانی قورسن لە ڕاستیە نازانم بڵام قورسنیانە بەڵام بۆفتەکە جواب باتەوە یەکیان کەیسی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستانە کۆمەڵە و دیموکرات و پەژاک و سازمانی خەبات و ئەمانە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ڕێکەوتنێکی ئەمنی لە نێوان ئێران و هەرێم و بەغا ئیمزا کراوە کە پێویستە ئەم هێزانە لە چەکدا بماڵدرێن و بخرێنە کەمپەوە لە ماوەی ڕابردوودا چەند شوێنێکیان بۆ دیاری کراوە چ ئۆردوگای 120 یان دووکان یان عربەت یان لە هەولێر یەک دوو شوێن ئەمانە تا ئێستا حکوومەتی ئێران پێی وایە کە هەرێم ئەمەی جێبەجێ نەکردووە کە ئەمە خاڵی یەکەمی سەبارەت بۆن خاڵی دووەمیەوەیە کە گلەی هەیە لەوەی کە لە ڕووی میدیاییەوە نابێت تەختی ڕووماڵ و هەواڵەکانیان بکرێەوە گرنگیان پێ بدرێت کە ئێستا خۆ دەزانی ئەوە زۆر بەردەست کراوەتەوە خاڵی سێهەمیەوەیە کە داوای نزیکەی 40 تا 42 کەس لە سەرکردەکانی ئەم هێزاناکە یان ڕادستکردنەوەیان یان نردنیان بە وڵاتی سێهەم ئەمە خاڵێکە کە کۆماری ئیسلامی ئێران بە نظری من سازشی لەسەر ناکات لە هەموو ئەو سەردانانەی کچی ئەو بۆ هەرێم و بەغا و چۆم سەردانی وەفدی هەرێم بۆ تاران ئەو مۆزوعیان بۆ گرنگە و بەحسیەکەن و وەکو مەلەفێک وەکو کارتێک ئاڵوگۆڕی پێکەن بە نظری من لەم بابەتە شایە کەیسێکی تری کە ئەم کۆماری ئیسلامی ئێران بۆی گرنگە مەسەلەی گازی کۆرمۆر و مەسەلەی وزەیە کە ململانەیەکی زۆر هەیە لە نێوان رووسیا و ئەمریکا و ئێران و تورکیا لە ناوخۆشە ڕەنگەیەکێتی و پارتی و لە جارێکی هەرێم و شو بەخاش ئەم کەیسە کەیسێکی گرنگە و ئێستاکانەکە دوای شەڕەکانی نێوان کەیف و مۆسکۆ ئۆکرانیا و رووسیا غاز ئەهمێتی گەورەی هەیە و ئەم غازات توانێت دەور و نەخشی زۆری هەبێت لە ئابووری کوردستان وە ئەوەش ناش کۆماری ئیسلامی ئێران ئەوەشی نەشاردوتەوە کە لە چوونە پێشی زۆری پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیا نیگەرانە چ لە بواری ئابووری چ لە بواری سیاسی چ لە بوونی بنکەی بارگای زۆری هێزەکانی ئەوە بۆیە لە وتیشم وتم ئەم سەردانە پەیوەندی هەیە بە پرسی پارتی کرێکارانی کوردستانەوە وەکە بە نظری من بدوێ ئێرانەکان ڕازی بن ئەو ئۆپۆراسیۆن بەرفراوانی کە باز دەکرێت ئەنجام بدرێت کە تورکیا باز دەکرێت لە ڕاستیە ئەو سەردانانەی سەردانەکانی کۆتایی پارساڵ و سەردانەکانی مانگی مایس و مانگی ڕابردووی ئەردۆگان و وەفدەکان یەک لە دوایەکانی بۆ عێراق و هەرێمی کوردستان و زیاتر لە 24 ڕێکەوتنامەی ئابووری سەربازی گەورە ئیمزاکراوە و زۆر ئیمتیاز دراوە بە حکوومەت عێراقی کە لە بەخاتری ئەوەی کە ئەوان بەشداری لە ئۆپراسیۆنە نایکەن حکوومەت عێراقی بە نظری من ئۆکەی نەداوە بۆ بەشداریکردن لە ئۆپراسیۆنەکانە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەت هێرەی کوردستانی جوتویانەکە بەشداری ئەوە ناکەین بۆیە بە نظری من سەردانی ئەردۆگان و خۆشیان نیانشاردوێتەوە کە ئەوان بەتایبەتی لە دوای شکستی هەڵبژاردنەکانی پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانیەکان پێیان وایە کە ئەمە دوایین گەورەترین هێرش و پەلاماری سوپای تورکیا بێ بۆ سەر بارەگەکانی پارتی کرێکارانی کوردستان و هەندێک لە سەرچاوەکان باز لەوەکەن کە تورکیا بەنیازە 70 تا 100,000 سەرباز بەشداری پێ بکە و هەندێک لە هێزەکانی ئەو هێزانی کە لە ئەفرینن بەکرێگیرایی دەوڵەتی تورکیان لە سووریا ئەوانەش بەشداری پێیەکە و ئەوێ ناوچەی گارات داگیر بکە
خاڵی گرنگ ناوچەی دووەک بەڵێ خاڵی ناوچە شاخەکانی گارا داگیر بکە کە خاڵێکی استراتیژیە ڕوانێ بەسەر دەهۆک و ئاکرێ و مووسڵ بەدی ئەو دیش بۆ ڕێگای هاتوچێ نێوانگەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و ئەو دیوەوە ئەوەشی نەشادوتەوە کە داوای کردووە لەسەر مەسەلە لەسەر ناوچەکانی زێ و ئاڤەشین و ئەوانە چەند سەد و پر دروست بکە بۆی کە هاتوچێ گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان ببڕێ بەڵام ئەمانە بە نظری من ئەوەیە کە پێم وانییە کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی ڕێگابە بۆی کە جوگرافیا ئەم منطقەیە بە شکڵێکی تر بکوێتە دەست تورکیا و ئەم هاوسەنگی هێزە تێکچێ بۆیە وتم کە کۆماری ئیسلامی ئێران نیگەرانە لەو پەیوەندیانی پارتی دیموکراتی کوردستان و تورکیا بەو شکڵە کە بتوانێت چ لە ڕووی وزە و چ لە ڕووی وزە و سامانی سروشتیەوە و چ لە ڕووی هێزی سەربازیەوە ئەو منطقەیە نەهاوسەنگ باش بە کورتی بەدیمە خزمەت بەس یەکێتی ئێستا سەرۆکی یەکێتیش لە ئەمریکایە هەڵبژارنەکە دوادەخرێت دوایەم سەردانی نیسیوان بارزانی پێ دوای مەرسومی بۆ دەدەکریان لە عێراقەوە دوادەخرێ من پێم وایە ئەوەندەی بزانم کە لە عێراقەوە ئەم کاراکرێەوە بەڵام پێویستی بە ڕەزامەندی و ئۆکەیبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە بەرامبەر رازی دەبێت لە بەرامبەر بە نەتیجە پێم وایە ڕەنگە لە بەرامبەر چی وەڵا لە ڕاستیە ڕازی بوون مەسەلە من نازانم دقیقەن بەڵام ڕەنگە مەسەلەن کەیسی پارێزگاری کەرکووک و پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکانی داهاتووە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەنگە زۆر بابەتی بۆی سەخسرە سەرۆش کراوە داهات و سەرۆکی حکوومەت بۆ کێوێ سەرۆکی هەرێم یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە مەسەل لەو پۆستە سیادانە ئەبێ مەسەل دوای دیزاینی تازەیەکیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ سواس دەکەم کاک دکتۆر ئەحمەد بێنەوە خزمەت بەرەزت سەبارەت بە ڕۆڵی ئێران لە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئەگەر پەیوەندێکی باشە بێ لە بینی هەرێم و ئێران چ ڕۆڵێکی دەبێت لەسەر پەیوەندیەکانی هەرێم و بەغداش جا لە پرسی موچە بێ پرسی ئێستا کێشەی نەوت هەیە کێشەکانی دیکە بێت هەڵبەتە خۆتان نەزانن کە ڕۆڵی ئێران لە عێراق ڕۆڵێکی گرنگە و نەک تەنها پەیوەندی ئێران لەگەڵ سەرکردە سیاسیەکانی عێراق بەهێزە بەڵکو ئەتوانین بڵێن کاریگەریشی هەیە کاریگەری هەیە لەسەر هێزە سیاسیەکان و سەرکردە سیاسیەکانی عێراق و هەروەها لەسەر کۆی حکومڕانی لە عێراقا بۆیە ئەو پەیوەندیانەی هەرێمی کوردستانیش لەگەڵ بەغدا و پەیوەندیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەتوانن بڵێن هەمووی پەیوەستە بەیەکەوە بۆیە ئەو بابەتانە توانین بڵێن ئێران ڕۆڵێکی کاریگەری تێدا هەیە بۆ بەهێزکردنی ئەو پەیوەندیانە و بۆ ڕەواندنەوەی ئەو گومانانێک کە ئێران هەیەی ئەو مخاوفانەی ئێران هەیەی و هەروەها بۆ چاکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئێران ڕۆڵەشی کاریگەری ئەبینێ بۆیە لەو نێوانەدا ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان پێویستی بە چارەسەرکردنی ئەو کێشانە هەیە و سفرکردنەوەی ئەو بارگژیانە هەیە کە لە نێوانی هەرێم و بەغدا لەلایەک و لەلایەن هەرێمی کوردستان و ئێرانیش لەلایەشی تر هەیە و ئێرانیش هەر دیسان پێویستی بەوەیە کە ناوچەیەکی ئارام لەو منطقەیە هەبێت کە خۆی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی تراژ لە کێشە و گرژیدایە و شەڕی غەزە لە ئارا هەیە پەیوەندیە نێودەوڵەتیەکان سەقامگیر نین نایەوێت لەو ناوچەیە لە سنوورەکانی خۆشیان کێشەی زیاتر هەبێ ئەویش پێویستی بەوەیە کە هەروەک چۆن پەیوەندیەکانی لەگەڵ سلێمانی باشە پەیوەندیەکانی لەگەڵ هەولێریشا باش بێ بەڵێ بەس بۆ خۆناغی داهاتوو ینی پێ دوای ئەگەر لەم سەردانە ئەوەی لێ چاڕوان دەکرێت لەمە دووە بۆ نمونە هەولێر موشک باران نەکرێ یاخود پێشتر درۆنی گروپە چەکدارەکان هەبوو بۆ سەر هەولێر و ناوچەکانی کەم دەکرێتەوە ئەم حاڵەتە بەڕێی من ئەوە پەیوەندی بە و ڕێکەوتنانە هەیە کە لە نێوان هەردوو لا ئەکرێ و دڵنیایی و متمانەی هەردوو لا بە یەکتری کە بگاتە ئاستێکی ئەوە ئەو دڵنیاییە هەبێت و ئەو متمانەیە بگەڕێتەوە نێوانیان و پەیوەندیەکان بەهێز بێت بەڕای من تا ماوەیەکی دوورتر ئەو هێرش و پەلاماردانانە نامێنێت و بارگرژیەکان کەم ئەبنەوە پەیوەندیەکانیش لەگەڵ بەغدا باش ئەبێت و ئەمەش بەڕاستی لە قازانجی هەرێمی کوردستانە ئێمە پێویستمان بە سەقامگیری هەیە لەو ناوچەیە
لە بارگرژی هیچ سوودێکمان وەرنەگرتووە بەڕاستی چ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەلایەوە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ و تورکیا و ئێران ئێمە سوودمان نەبینیوە چونکە هەر کاتێ ئەو بارگرژیانە هەبوو بێت و پەیوەندیەکان خراپ بوو بێت خەڵکی هەرێمی کوردستان باجەکەی داوە چ ئەو پەیوەندی بە موچە و قوتی خەڵکە و بژێوی خەڵکی کوردستانەوە هەیە چ ئەوەی پەیوەندی بەلایانی ئەمنی و لایەنی ئاسایشی هەرێمی کوردستانەوە هەیە کە سنوورەکان یان شارەکان بردومان کراون لەلایەن ئێران و تورکیاوە بۆیە ئێمەش پێویستمان بەوەیە کە ئەم سەقامگیریە هەبێت لە ناوچەکەیە و ئێران و تورکیاش پێویستیان بەوەیە ئەم ناوچەیە ئارام بێت و کێشەکان لە سنوورەکانی خۆیان کەم بکەنەوە بۆیە بەڕای من ئەگەر ئەم وەفدە بتوانێت بگاتە ڕێکەوتنێشی باش لێکتێگەیشتنیش باش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بێ و ئەو بارگژیانەی کە لە ڕابردوودا هەبوونە ئەو پەیوەندی خراپانەی کە هەبوونە و بە تایبەتیش بردومانکردنی هەولێر و ناوچە سنووریەکان کەمتر ئەبنەوە و لە بەرژەوەندی پەیوەندیانەش ئەبێ کە لە داهاتووە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لە بەغدایە ئەیبێت و بە تایبەتیش ئەو مەلەفانەی کە ئێستا هەنە و پەیوەندیان بە موچە و بژێوی خەڵکو و بە تەوتین و بە بانچیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت و ئەو مەلەفانەی ترکەوە توانین بڵێن خاڵی جێناکۆکن لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوانی حکوومەتی فیدراڵیە. ئەگەر بڵێن لەو سەردانیا خۆ لە دواتر داواکاریەکانی ئێران جێبەجێ بکرێنەوەی کە باز دەکرێت بۆ نمونە نەبوونی بنکەی مۆساد لە هەرێم هەرچەندە پێشتر بەرپرسانی پارتیەوەیان ڕەت کردوتەوە و پرسیێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێ دوایە بۆ داهاتوو داواکاریەکانی پارتی ئەوەی کە پێویستە بە هەڵبژارن هەم دواخستنەکەی هەم جێبەجێکردنی کۆمەڵێک داواکاری تری بۆ بێتەدی؟ خۆ دەزانی ینی پەیوەندی دیبلۆماسی لەسەر بنەمای ئەخذ و عەتا یاخود وەرئەگرم و ئەی بەخشم دائەمەزرێت یعنی ئەبێ هەردوو لای ئەو دیبلۆماتکاری یا ئەوەی پەیوەندی دیبلۆماسیە بەستە لەگەڵ یەکتریا یا گفتوگۆ ئەکا لەسەر ڕێکەوتنێکی ئەمنی یا ڕێکەوتنێکی سیاسی یا بازرگانی ئەبێ هەردوو لای سوودمەند بێ لە یەکتری ئێمە خۆمان ئەزانین کە ئەو مەلەفانەی کە لە نێوانی هەرێم و ئێرانە هەیەتەنا مەلەفی ئەمنی نییە مەلەفی بازرگانیشە بازرگانی زۆر بە گرنگ دانرێ و ئێران پێی وایە کە هێشتا لە ڕووی بازرگانیەوە تورکیا زیاتر باڵادەستە هەژمونی زیاترە کۆمپانیەکانی زیاتر لە هەرێمی کوردستانە و قەبارەی بازرگانی تورکیا لەگەڵ هەرێم زیاترە تا ئێران لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی کە چەندین سنووری هەرێمی کوردستان لەگەڵ ئێرانە هەیە سنووری فەرمی و هەروەها چەندین دەواازەی دیکەش هەنە کە نافەرمینە و بازرگانیش بەردەوامە بەڵام ئەوی پێویستی بەوەی قەبارەی بازرگانەکانی زیاد کا و لەگەڵ ئەو مەسەلانەی ترکە پەیوەندی بەلایانی ئەمنیەوە هەیە و مەسەلەی ئاسایشی سنوورەکانی خۆیانەوە هەیە هەروەها پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکان لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش وەکو قەوارەی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان ئەوان پێیان باشە لەگەڵ بەغدا زیاتر لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ڕێکەوەن کە ئەمەش کلیلەکەی لە ئێرانەوەیە ئەبێ چونکە بە حکمی ئەوەی کە باسمان کرد کاریگەری ئێران لەسەر هێزە سیاسیەکان و لەسەر هێزە حکومڕانەکانی عێراق کاریگەریەشی ئاشکرایە و پەنهان نییە بۆیە ئەبێ لە ڕێگەی ئێرانەوە ئەم کلیلە بکرێتەوە و پێشم وایە سیروان بارزانی هەوڵ ئەدا کە ئەو سەقامگیریە هەبێ و ئەو ڕێکەوتنە ئەنجام بدرێت لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوان کۆماری ئیسلامی ئێرانە وی بتوانانی لەگەڵ گەڕانەوەیە بڕیار لە دواخستنی هەڵبژارنەکانی بدا و پێم وایە ئەمەش مەلەفێکە کە لەگەڵ تێگەیشتنی ئێران و وەفدی هەرێمی کوردستان بڕیار لە دواخستنی هەڵبژارنەکانی شەدرێت. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر کاک نەرمێ خستن بەڕێز سەبارەت بە و سەردانی نیچمان بارزانی چەوەی بۆ بەغدا بێت چەوەی بۆ ئێران بێ باز لۆکە لە داهاتوودا ڕۆڵی زیاتر بێتەوە لە هەرێم بە سەرۆکی حکوومەت بێت یاخود لە ڕوانگەی ترەوە بێت قۆناکە بۆ ئەوە چکە باز لۆکە دوایەوەی کە سەرۆکی حکوومەت نەکات جۆرێک ڕوبەڕووی پرایس قسن بۆ بێتەوە ئەمجارە هاوکێشی ناوچەکە و عێراقیش لە بەرژەوەندی ئەودایە
مەبەست نێچیروان بارزانانی بڵێ لە ڕاستیە باز لەوە کرێ مەسەلەن دیزاینی هەرێمی کوردستان سەر لە نوێ دیزاینێکی فۆرمێکی تازەی بە بەرا بکرێتەوە لە دوای هەڵبژاردنەکانی ئەو هەڵبژاردنانەی کە بە نەتیجە هەرەکرێ تۆ باش دەزانین تۆ کاندید بە نەزەری من ئەوەیە کە وەکوتم مادام نێچیروان بارزانی کارکتەرێکی گرنگی دیبلۆماسی نێوان ئەم کێشانەیە و دەور و نەخشی زۆری هەیە لە کردنەوەی گرێکوێرەکان و لە کێشەکانی ناوخۆ و بەغدا و هەرێم بە نەزەری من ڕێگە بەشێک لە لایەنەکان پێیان باش بێ مامەڵی لەگەڵ بکەن و دیقەتیش بە کاحی مەسەلەن ڕەنگە یەکەم سەرکردەی سیاسیە لە دوای ساڵانێکی زۆر کە ئەردۆگان خۆی ئەیبینێت چ لە ئەستەمبوڵ و ئەنقەرە چ لە هەرێمی کوردستان و لەم سەردانەی ئەم سبەینێش وا بڕیارە خامنەیی ببینێ و ڕئیسی ببینێ و قالیبافیش ببینێ کەمانە سێ کارکتەری سەرەکی و ئەساسی کۆماری ئیسلامی ئێرانن و بینینی خامنەیی بۆ خۆی ینی لە ڕووی دیبلۆماسیەوە دەلالەتە لەوەی کە بە نەزەری من سەردانەکەی نێچیروان بارزانی سەرکەوتووە بێ ئەتوانێت ئامانجەکەی پێکێ واش هەستەکەم ینی بۆ خۆم وابیرەکەمەوە کە ئەم سەردانی نێچیروان بارزانی بێ دیالۆگ و مفاوەزاتێکی پێشتر چ لەگەڵ عێراق و چ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سنۆی گۆڕانوانە نەکراوە و پێشم وایە تا ڕادەیەکی زۆر توانیوێتی سەرکەوتوو بێ کە قەناعەتیان پێ بکە بە خاتری ناوێنەی پرسی نیشتیمانی پرۆسەی دیموکراسی مەسەلەن تێک نەچوونی بارودۆخی هەرێمی کوردستانەوانە ئەم پرسە بە شکلێک دوا بکەوێت کە پارتی دیموکراتی کوردستانیش بەشداری بێ بەوە هەم خۆی دەربازەکە لە کێشەیەکی قانونی کە خۆی ئیمزای کردووە و هەم ڕێگریژەکە لە تێکچوونی پەیوەندیەکانی نێوانی شێتی و پارتی و هەرێمی کوردستان ئەلەم هەلوو مەرجە خراپەیە بە نەزەری من بۆیە لەم بارەیەوە ئەتوانێت دەور و نەخشی هەبێ و ئەتوانێت بەشێک لەم کێشانە چارەسەرکە پێشم وایە وەکوتم لەو دیزایانی داهاتوو لە دیزایانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیدا تەسەورەکەم ئاڵگۆڕی جددی پێک بێ وەکوتم یەکێتیش داوای یەکێ لەم پۆستە گرنگانەکە و پارێزگاری کەرکووک مەسەلەن کەیسێکی گرنگە ئەوەندەی بشزانم نێچیروان بارزانی لە هەموو ئەو برادرانەی یەشێتی کاریان لە کردو پێیان وایە ینی ئەتوانێت لەگەڵیان بگونجێ و کارکردن ئەتوانێت مەسەلەن قەیرانەکان تێپەڕێنن واڵێن بۆیە بە نظری من ئەم سەردانەی لە هەلومەرجێکە بەڕێواچێ کە هەرێمی کوردستان بەس هەندێک زانیاری هەیە گوایە لەم ڕۆژاندا وفدێکی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر بوون لە سلێمانی بوون هیچ شتێکی وا هەیە پەیوەندی بۆ سەردانەوە ئایا ئەوان لە بینی پارتیویکێتی هیچ تەداخولێک دەکەن لەو دۆخ سیاسێک ئێستا دۆخێکی چەق بەسووە بێگومانەوە تەحسیل حاصلە کە جیاوازەکەی وی هاتنی وەفدەکانی ئێرانی بەنهێنی ترە لە چاو وەفدەکانی تورکیا کە بە نەزەری من ئەبوو بە ڕوونتر بێ بەڵام قسەکەوێ کە هاتنی وەفدەکانی کۆماری ئیسلامی ئێران کاریگەری زۆرتر و گەورەتری هەیە لەسەر تورکیاویش بەو دەلیلەی لە سەنتەری بڕیاری سیاسی لە عێراق بەغدا هێزە سیاسیە شیعەکانن دەور و نەخشیان هەیە و ئەتوانن بڕیاردن و ئەتوانن مەسەلەن پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان باش کەنیا خراپکەنەوەنە بۆیە بە نەزەری من هاتنی ئەم وەفدانی کۆماری ئیسلامی ئێران یەکەم جار نییە و دوامین جار نییە و لە هەموو ئەو کەیسە قورسانەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشا بێتەوە لە نێوان یەکێتی و پارتیا لە نێوان بەغدا هەولێر زۆر جار خودی ئیسماعیل قاعانی خۆی دێ و پێشتریش قاسم سلێمانی خۆی هاتووە یعنی ئەوە شاراوە نییە کە کۆماری ئیسلامی ئێران پێی وایە هەرێمی کوردستان بۆ ئەو گرنگە و دیوێکی ئەمنیەتی سنوورەکانی خۆیەتی و پێشی خۆش نییە کێشە و گرفت هەبێ و ئەمەی ئێستاش بە نەزەری من کە دادگای فیدرالی حکوومەتی عێراقی بەرخورد لەگەڵ هەرێمی کوردستانەکە کە زۆری بەڕاستی ناحەقیە پەیوەندی هەیە بەو هەڵوێستە سیاسیانەی پێشتر هێزە کوردیەکان بوویانە بە تایبەتی تێکچوونی ماڵی شیعی و ڕێکەوتن لەگەڵ سەدر و حەلبوسی سونیەکان بە نەزەری من چه دیقەت بە سەدرەکانیان لە پرۆسی سیاسی کردە دەرەوە حەلبوسیان لە سەرۆکی پەرلەمان دوورخستەوە و ئەمەش بە نەزەری من بەشێکی پەیوەندی بە فشار لەسەر پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکانی پارتی و ئێران خراپە نەخێر خراپ نییە ئێرانیەکان لە پارتی ڕازین ئێستا لەم بۆ باردەوە بە ئێستا ڕازین بەس پێشتر ئەوە نەبوو ینی لێ چکە پێشتر وتمان پێشتر ئەنی مەوسێ ئەمە دوای موشک بارانەکە ڕووی داوە
یاخود لەکەیەوە مثلەن ئەوە لە وڵام بەو ناڕزایەتی و گلەی و گومانانەی کۆماری ئیسلامی ئێران هەیە بووە هەڵوێستی خۆیان دەربڕیوە چ بە موشک بارانکردنی ئەو شوێنانە و چ بە موشک بارانکردنی هەردوو فڕۆکەخانەکانی هەولێر و حەریر ئەو دیوەشیدی و ئەو بڕیارانەی دادگای فیدرالیش بە نەزەری من پەرچەکرددارە و ڕەتفعلە لە بەرامبەر هەندێک لە سیاسەتەکانی پارتی دیموکراتی کوردستان بەڵام ئێستا پێم وایە ئێران لە پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی لە خودی نێچیروان بارزانی و هەڵوێستەکانی ڕازین و ڕەنگە ئێستا دەرفەتێک بدەن بە هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بتوانێت ئەم گلەی و ناڕزایەتیانی کۆماری ئیسلامی ئێران بە نەزەری ئەتیبار وەرگێ کاری بۆکە بە تایبەتی وەکوتم و ڕێکەوتن نامەی کە هەیە کۆماری ئیسلامی ئێران زۆر چاوەڕێی کردووە ئەوەی مەوەست حیزبەکانی کاتەکان ڕۆژهەڵاتی کوردستان بەڕاستی ئەو چاوەڕێیە کرد ئەوەی کە کاتی خۆی لە دوا ڕوخانی حکوومەتی باس و پرۆسی ئازادی لە عێراق وەکو چۆن هێزە شیعەکان بە مدەتێکی کەم توانیان سازمانی مجاهدینی خەڵق دەرکەنە دەرەوە بۆ وڵاتی سێوم بیان نێنە ئەلبانیا چاوەڕێەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستانە کرد و لە ماوەی ڕابردووژا چەند جار فشار خراوە سەرم هێزانە لە ڕێگای جۆرا و جۆرەوە بەس خۆرە سنوورەکان ماونەوە هێزانە ئێستا بەشێکیان خۆیان وا باس کە لە سنوورەکانی سیدەکانوانە لەو منطقانە گوایە هەن خۆیان ئەڵێن بەڵام قسەکەوەیە کە وەکوتم کۆماری ئیسلامی ئێران داوای کەم بەکا بۆیان کێشیان نیە لەگەڵ پژاک چۆن کێشیان هەیە لەگەڵ پژاک چێ ئێران بێگومان پژاکیش بە ڕسمی ڕایگەاندۆ کە ئەو بەرهەڵسکار و ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێرانە و بەڵام مەسەلەن پژاک پارتی ژیانی ئازادی کوردستان وەکو کۆمەڵە و دیموکرات لە ڕاستیە کامپێکی دیاریکراوی نییە لە هەرێمی کوردستان بڵێ لە زرگوێز لە زرگوێزەڵا لە بانە گەورە لە کۆیە لە مەسەلەن ئازادی لەکوێ ئەمانە کەمپێکی دیاریکراویان هەیە پەژاک لە سنوورەکانە بڵاوەتەوە شوێنێکی نیە دووەمیژەوەیە کە ئەو پەیوەندیانەی پارتی کرێکارانی کوردستان لەگەڵ ئێران هەیە بە نظری من پژاک لە ئەم چارچەوەیە تا ڕادەیەکی زۆر خۆی هین کردووە بەڵام ئەومانەوە نیە کە پژاک دەور و نەخشی هەیە پژاک بێگومان میدیاکەی ڕوبەڕووداوەکانی ئێران قساکەوە لە هەمان کاتە خۆی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان ناسان سوپاس دەکەین کاگەنۆر کاکتۆر چەند خولەکێکمان ماوە بە کورتی سوپاس دەکەم ئەوەی کە بەڕێز باسی ئاڵوگۆڕی بازرگانی کرد لە بینی هەرێم و ئێران بازەوەکە ساڵانەوەی کە تایبەتە بە هەرێم لە بینی 5 بۆ 6 ملیار دۆلاردایە پێشبینی دەکرێت لە قۆناغی داهات و زیاتر بەرز بێتەوە ئێستا بازوکەونەوتەی کە بە قاچاغیش دەفرۆشێ بەشێکی لە ڕێی ئێرانەوە بەشێکی لە ڕێی تورکیاوە هەر دەفرۆشرێت لە بواری سوتەمەنی بەڵام پێشبینی ئەەکەم کە لە داهاتوو پێشبینی ئەەکەم لە داهاتوو پەیوەندی بازرگانیەکان لەگەڵ ئێرانە زیاتر بێ بە تایبەتی دوای ئەو ڕێکەوتنانەی کە ئەم وەفدی هەرێمی کوردستانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەنجامی ئەدات و ئێرانیش خوازیاری ئەوەیە بە تایبەتی کە هەندێک سزای نێودەوڵەتی هەیە بە تایبەت لەلایەن ئەمریکاوە و هەندێک لایەنی بازرگانی ئێرانی سنووردار کراوە بۆیە ئەمیش پێویستی بەوەیە کە لەگەڵ عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانە قەبارەی بازرگانەکانی زیاتر بکات لە دوای ئەو ڕێکەوتنانەی کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەنجامی ئەدات ئەتوانم بڵێم بڵێ ئێران سودمەند ئەبێت لەو بازرگانیە و ئێستا بازرگانی ڕسمی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەندێک بازرگانی ناڕسمیش هەیە کە فرۆشتنی نەوتە بە شێوەی قاچاغ و بە شێوەی ناڕسمی کە نەوت بە تەنکەرەکان ئاودی و ئەکرێت و ئەفرۆشرێت ئەمە بەڕاستی لەوانەیەشێک لەو کێشانەش بێ کە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە هەیەی لە عێراقە کە ئەمەش پێویستی بە چارەسەرکردن هەیە هەوە هەندێک مەرزی دیکەی هەیە مەرزی نێوان هەرێمی کوردستان و ئێران کە ئەو مەرزانە نەکراون بە نێودەوڵەتی لەوانەیە لەو وەفدەیە باسی ئەوەش بکرێت کە ئەو مەرزانە بکرێن بە نێودەوڵەتی بۆ ئەوەی کە قەبارەی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان ئێرانە زیاتر بێت بە شێوەیەکی گشتی مەلەفی بازرگانی کە ئەوە توانین مەلەفێکی گرنگە لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوان ئێرانە بەڵام ئەمەش پەیوەستە بەلایەنی تری ئەمنی و لایەنی سیاسی کە پەیوەندیەکان لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی ئەمنیەوە لەگەڵ ئێرانە
باشتر بوون پەیوەندی بازرگانەکان بە طبیعەتی حاڵ زیاتر ئەبن و زیاتر پەریان پێدرێ لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوانی ئێرانە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد وەرتی لە هەولێرەوە هەروە کاک ئەنوەر حسێن لە ستودیۆ سوپاسان دەکەین. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بە هاوکارانم، خواتان لەگەڵ.